حکومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی پرسی ڕیفراندۆم و کاردانەوە و دەرهاویشتەکانیەتی، بەڵام لەگەڵ وەرزی نوێی خوێندن برینی کۆنی مامۆستایانیش تازە دەبێتەوە بڕیاریان داوە دەست بە چالاکیەکانیان بکەنەوە. بڕیار دراوە ڕۆژی دووشەمە یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لێ بدرێت. لە پاڵەوەشدا مامۆستانی ناڕازی بڕیاریان داوە خۆپیشاندان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا ئەنجام بدەن و جارێکی دیکە بۆ بەدەستهێنانی مافەداراییەکانیان دەست بە چالاکی و ناڕەزایی بکەنەوە. بینێ مامۆستایانی ناڕازی بڕیاریان داوە بۆ خۆیان دەست و گروپەکان لە زۆربەی ناوچەکان دەستبێنێ بکەنە دەستپێکی چالاکی، دەستپێکی شکاندنی بێدەنگی. هەر بەو ناوەشەوەیە ڕۆژی یەکیدا ڕۆژی شکاندنی بێدەنگیە و ئەمە بۆ ئەوەیە کە جارێکی تر ئێمە بڵێن فرسەتێکماندایە حکوومەتی هەرێم لە ماوەی ساڵی ڕابردووە 2 ساڵی ڕابردووە نانتوانی بەدەمانەوە بێت و بەداخەوە هەموو بەڵێنەکانیان بەڵێنی ساختە بوون، بەڵێنی هەڵخەڵەتێنەر بوون. ئێمە لە سبەینێ قسەی خۆمانەکەین و سبەینێ چالاکی دەستپێکی چالاکیەکان دەست پێ ئەەکەین بۆ ئەم ساڵی خوێندن و بێگومان ڕێگەی نوێ ئەگرینە بەر. مامۆستایان پێویستە پەیامێکی ناڕەزایی بن بە گوێی حکوومەتە، بن بە گوێی دەسەڵاتی سیاسیە کە ئێمە مامۆستا لە مافی خۆمان بێدەنگ نابین، لە حەقی خۆمان بێدەنگ نابین و بەردەوامە بین لە خۆپیشاندان و لە گرتنەبەری هەر ڕێکارێکی مەدەنی کە پێویست کات. هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و یەکێتی مامۆستایان لەسەر ڕێوشوێنی دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن کۆبوونەوە. یەکێتی مامۆستایان بڕیاری داوە پاڵپشتی مامۆستانی ناڕازی ناکات لەگربوونەوە و خۆپیشاندان. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش دەڵێت جارێ هیچ سزایەک ئامادە نەکراوە بۆ مامۆستایانی ناڕازی، بەڵام ئەگەر بایکۆتی دەوام بکرێت ئەوانیش قسەی خۆیان دەبێت. مەسەلەی سزادان سزانەدان هیوام وایە من ئەوەی کۆبوونەوەم کردووە، سەردانی هەندێک لە پەروەردەکانم کردووە، زۆر قوتابخانەم کردووە، ئەتوانم بڵێم دەستکەوتی کاری مامۆستا چی بوو جگە لەوەی زەرەری مناڵانی شاری سلێمانی. بەسەراحەت ئەگەر وابزانی حیزبێ سەرکەوتو بۆ سەرکەوتو نەبووە، ئەسڵەن ئەوەی زەرەری کرد هەموو حیزبەکان بوو، ئیدارەی شاری سلێمانی بوو، مناڵی خۆمان بوو زەرەریان کرد. لەبەرەوە من قەنەعەتم وایە لای مامۆستایان تەسەوڕ ناکەم بایکۆت ببێت پشت بێت. ئێمە هیوامان وایە لە کاتی فا قسە لەسەر مەسەلەیە. پەیام زانیوێتی لە پاڵ لێدانی زەنگی نوێی خوێندن مامۆستانی ناڕازیش زەنگی ناڕەزایی لێ دەدەن. خواست و داواکاریەکانیشیان هەمان خواست و داواکاری ساڵی ڕابردووە، بەڵام بە بەرگێکی تازەوە ڕەنگە بۆ ئەم ساڵ هەڵوێستەکانی پەروەردە و مامۆستانی ناڕازی بەرامبەر بە یەکدی تونتر بێت و لەو نێوانەشدا زەرمەندی یەکەم قوتابیان و پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێت لە هەرێمی کوردستان. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.